دوازدەیە ئادارە 1986 پێلا کۆنکوژیە گەلێ کورد لە بن ناوێ ئەنفالێ ژالیە دەسەلاتا بەعزڤە بەسەرۆکاتیە سەدام حوسێن دەست پێ کرد. دەحشت قۆناخێن ئەنفالێدا بێهتری 182,000 کورد هاتون کوشتن و ونداکردن. 25 تەباخە هەر ساڵێ ساڵڤەگەرە پێلا هەشتەما ئەنفالەیە کو داوی قۆناخە ئەنفالکردنا خەلکێ باشوورێ کوردستانێ بوو. vê قۆناخێ di 25 تەباخە 1988 دەست پێ کرد و حتا 6 ئیلونێ بەردەوام بوو. ناوچەیەن ئامێدی، دهۆک، زاخۆ، شێخان، ئاکرێ و بەرزان لەخۆگرتن. حتا نەها هەرێما کوردستانی چەند جاران هەولە ناساندنا وان تاواناندایە وەکە ژەنۆسید لێ ئەنجامێن بربچاو بەدەست نەخستنە. تاوانی جینۆسایدە، تاوانی دژی مرۆڤایەتیە و تاوانی جەنگە. بەڵام بەداخەوە لەو وەختیوە تاکو ئێستا نە پەرلەمانی عێراقی تەزدیقی بڕیارەکانی دادگای کردیە، نە حکوومەتی عێراقی هیچ ئیجراعاتێکی کردەیی لەسەر قەراراتی دادگایی وەرگرتووە لە بابی مادی و معنەوی بۆ ئیعادە نەزەر یاخود بۆ پێداچوونەوە بە قوربانیان و بە گەڕانەوەیان بۆ ژیانی ئاسایی خۆیاندا. تەویک و بەلگەیەن زیندیەن پێلا ئەنفالێ هەنە کوتەکەزیە لەسەر تاوانە لە دژی مرۆڤاهیە و ژەنۆسیدا لە دژی گەلێ کورد لە باشوورێ کوردستانی هاتی ئەنجامدان لێ وڵاتên جیهانê پشتگiriya bi jenosîd naskirina wan tawanan nakin. بڕیاری فەرمی لەلایەن وڵاتانەوە بۆ دانپێنان بەو تاوانە کۆمەڵکوژیە تاکو ئێستا وەکو پێویست نییە. بۆ وەکو پێویست نییە چونکە بەشێک لەو وڵاتانە هاوکاری حکوومەتی عێراقی بوون. ئەو تاوانە لە ساڵی 1983 ئەنجام درراوە. ئەوانە تا پێش 91 پشتگیری ڕژێمی عێراقیان کردووە. لە گۆری مادەیە 132 دەستورە عێراقی پێویستە عێراق بقەرەبووکردنا مادی و مۆرالی یا کە سوکارên قوربانیên دەسهلاتên li pey hevên Iraqê pabend be lê heta niha ew madeya destûrî ji Herêma Kurdistanê re tenê nivîsîne û nebûye kiryar.